بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژی ئەم شەومان دوو میوانی هەیە، یەک لە هەولێر و یەک لە دهۆک. لە هەولێرەوە بەڕێز خاتوو کەژاڵ هادی شێروانی پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی کوردستان بە سوپاسەوە ئامادەیە و لە دهۆکیش بەڕێز خاتوو ئامینە زیکری پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان ئەویش لە دهۆکەوە لەگەڵمان ئەبێت. سوپاس بۆ هەردوو میوانەکە. من لە هەولێرەوە لە کەژاڵخانەوە دەست پێ ئەەکەم. کەژاڵخان سڵاوتان لێبێت. بڕیار بۆ ئەمڕۆ پارلەمانی کوردستان بە دیاریکراوی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ لیژنەکانی بڵێن لەگەڵ لیژنەی یاسایی و دارایی کۆبنەوە سەبارەت بە هەموارکردنەوە و هەنگاونان بەرەو پەسەندکردنی ئەوەی پێوترێ پرۆژە یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و امتیازاتەکان. بۆچی ئەو دانیشتنە نەکرا؟ بە ناوی خۆی بەخشندە و مهرەبان، سڵاو لە بەڕێزیشتان. بەڵێ ئەوەی ئێمە ئاگادار بووینەوەی کە ئێمە زانیاریمان لەسەر هەبوو، کۆبوونەوەی ئەمڕۆ کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری بوو لە نێوان سەرۆکاتی پەرلەمان و سەرۆک فراکسیۆنەکان و بڕیار بوو لەم هەفتەیە کە ئەوەی ئێمە زانیاریمان هەبوو لەم هەفتەیە کە ئێستا تێداینا کۆبوونەوە نەئاساییەکەی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت بۆ هەموارکردنەوەی پرۆژەی چاکسازی و خانەنشینی. بەڵام ئەم پرۆژەیە پێویستی بە چەند کۆبوونەوەیەکی کە زیاتر هەیە بۆ زیاتر ڕاکان لەگەڵ یەکتری نزیک بن و زۆربەی پەرلەمانتاران و فراکسیۆنەکان بتوانن لەسەر ئەم پرۆژە چونکە ناکرێت لەو کۆبوونەوە نائاساییە کە پەرلەمانی کوردستان لە خولی تەشریعیدا ناتوانێت یاسا دەربکات. کۆبوونەوەیەکی نائاسایی ئاوا دەبێت هەر یاسایەکە تێیدا پەسەند بکرێ، ئەگەرنا لەوانێت ئەو جارش دیسان بە ئاراستەیەکی کەدا بڕواتن. بۆیە ئەوەی کە ئێمە زانیاریمان هەبێ ئەم کۆبوونەوە ڕاوێژکاریانە بەردەوام دەبێ و لە هەفتەی دابێت جانازام لە سەرەتای هەفتەکە چووکە پشوش لەو هەفتەدا هەیە لە سەرەتای هەفتەکە یان لەو لەماوەی ئەو هەفتەدا ئەو کۆبوونەوە نائاسایی پەرلەمان کە ئێمە بە کۆبوونەوەیەکی گرنگ دەزانین ئەو کۆبوونەوە نائاساییە ئەنجام بدرێتن. گلەیەکی زۆر لە پەرلەمانەکرێ و من شەوانە و گلەیانە بۆ میوانەکانم ئەگوێزمەوە ئەوترێت دۆخی کوردستان دۆخێکی ئێجگار نائاساییە، هاوڵاتیان بە تایبەت موچەخۆران لە دۆخێکی ئێجگار ناهەموار و ناخۆشدان، بەڵام پەرلەمانی کوردستان پشوو وەردەگرێ سەردانی وڵاتان دەکات لە جیاتیەوەی دابنیشێ گفتوگۆ بکات بگەن بە ڕێکەوتنێک لەسەرەوەی کە لەسەر میکانیزمێک بۆ پەسەندکردنی پرۆژە یاسای چاکسازی. ئێوە سەبارەت بەو گلەیانە چی ئەڵێن؟ ئایا حەقن یاخود غەدرن و لێتان دەکرێت؟ بەڵێ ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کۆبوونەوەی پێشکۆتایی کە لە کاتی پەسەندکردنی پرۆژەی چاکسازی و خانەنشینی دەرماڵ امتیازاتەکانی دیکەی هەرێمی کوردستان بوو، ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان و پشتگیری پەرلەمانتارانی شەبوو داوای ئەوەمان کرد کە ئەم خولە تەشریعیە درێژ بکرێتەوە بە پێی پەڕەوتە دەتوانی پەرلەمانی کوردستان کاتێک لە پشووی تەشریعیدایە ئێمە دەبێت لێرە ڕوونکردنەوەی چ بدەین. ئێمە کە لە پشوودانێ پشوەکە ئەوە نییە کە پەرلەمانتاران چبوونەوە ماڵەوە لە ماڵەوە دانیشتون، بەڵکو تەنها پەرلەمان ناتوانێت یاسا دەربکاتن، بەڵام دەتوانێت بەدواداچون بکات، چاودێری بکاتن، سەرجەمکار نوێنەرایەتیکردن سەرجەمکارەکان کە دەتوانی ئەنجام بداتن. بۆی ئەمە وەکو فراکسیۆنی یەکگرتوو زۆر داوامان کرد و پشتگیری شەبووکەوە بە پێی پەیڕەوە ئێمە دەتوانین 30 ڕۆژ ئەم خولەیە تەشریع بکەین، چونکە لەو کاتەی کەوا پەرلەمانی کوردستان لە کاتی ئاسایی پەرلەمانیش مافی خۆیەتی کە پشووی هەبێتن، بەڵام ئێمە ئاگاداربین ئەو پەرلەمانە لەم خولەدا ماوەیەکی زۆر هەر کاری نەکردووە. بۆیە دەمانویست تعویزی ئەوە بکەینەوە، بەڵێ تعویزی ئەوە بکەینەوە کە ئێمە بە پێی پەیڕەو دەتوانین 30 ڕۆژ ئەم خولە تەشریعیە درێژ بکەینەوە، بە تایبەتی ئەم یاسای چاکسازی کاتێکەوە ناڕزایەتی زۆری لێ دروست بوو، کۆدەنگێکی لەسەر دروست نەبوو. ئێمە بە گرنگمان دەزانیوە چەند یاسای دیکەش لە پەرلەمانی کوردستان بوو، بەڵام بەداخەوە ئەو پێشنیاری ئێمە لەو جەلسەی کە ئێمە پێشنیارمان کرد بەکراوەی بە معلقی جیان هێش گوتیان لە کۆتا جەلسە ئێمە دەخینەوە دەنگدانەوە بزانین پەرلەمانتاران ڕایان لەسەر هەیە بۆی کە ئایا ئەم خولە تەشریعە درێژ بکرێتەوە. مەسەلەی سەفەرکردنیش ئەوەی ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمان بیستمان کە گوتیان ئێمە لە کاتی پشوو پەرلەمان و پەرلەمانتاران و سەرۆکایەتی پەرلەمان ئاساییە سەفەر بکەم، بەڵام لەم دۆخە نائاسایی ئێستا کە هەرێمی کوردستان تێیدا بوو بە بۆچوونیمە بە بۆچوونی فراکسیۆن ئێمە بە بۆچوونی خۆشم وەکو پەرلەمانتارێک ئەو لەوە بووکەمە پشوە تەشریعیەکەمان درێژ کردبایە بە تایبەتی بۆ ئەم پرۆژە چاکسازی یان کاتێک کە دەبینیکەوە لەو دۆخە نائاساییە ناڕەزایەتیەکان زۆر بوون. یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ نەتان کرد؟ ئێمە داوامان کرد دەبێ بخرێتە دەنگدان، زۆرینەی دەنجی پەرلەمانتاران بینی، بەڵام کۆبوونەوەی کۆتا ڕۆژی پەرلەمان
کە بڕیار بوو کۆتا کۆبوونەوە ئەنجام بدرێتن کاتێک ئێمە زانیمان کەوا کۆبوونەوەکە ئەنجام نادرێت و پشوو تەشریعیەکە ڕاگەیەنرا. بەڵێ باشە بێگومان من دێمەوەلات سوپاس دەکەم کەژاڵخان با بچینە لای ئامیناخان. ئامینە سڵاوتان لێبێت. ئەمەوێت لە پرسیارێکەوە دەست پێ بکەم کە پرسیاری هەموو هاوڵاتیانە. وەکو پێشتری شەر پێش تۆزی ئاماژم پێدا دۆخی هاوڵاتیان دۆخێکی ناخۆشە، بەڵام سەرۆکایەتی پارلەمان و ژمارەیەک پەرلەمانتار و سەرۆک فراکسیۆن ئەچن بۆ گەشت. من قسەم لەسەر ناوەڕۆکی گەشتەکە نییە، لەوێ بە فەرمی دانیشتون لەگەڵ نوێنەری وڵاتان، لەگەڵ پەرلەمانی وڵاتان، لەگەڵ کەسایەتیەکان لە شوێنە جیاوازەکان. قسەکەی من ئەوەیە ئەم گەشتە پارەی تێچێ و جگە لەوەش هاوڵاتیان چاوەڕێن پرۆژە یاسای چاکسازی پەسەند بکرێ بۆ ئەوەی 100 ملیار دینار بۆ خەزیێنەی دەوڵەت بگەڕێتەوە و پاشەکەوتی پێکۆتایی بهێنرێ. ئایا ڕۆشتنی پەرلەمان و درێژنەکردنەوەی پشووی خۆتان و وەرگرتنی پشوویەکی دوومانی دوای ئەو هەموو ماوەی کە لە ماڵەوە بوون و پەرلەمان پەکی کەوتبوو کارێکی باش و گونجاو بوو؟ ئەفدەمێ هەوا و هەموو بینەرێتەوە خۆش بن. هەلبەت هەژی ئاماژە پێدانەیەک و پرۆژێ چاکسازی پرۆژێک پەر گرنگێک و دەستکەفتە مێژوویی یا مەزنە بە تایبەتی بۆ بنبرکردنا پترژی ئێکجار سوودمەند بوون و هەروەسا بە هەدەردانە سامانێکی شێ وڵاتیش بووە. ئەم وەک فراکسیۆنە پارتی جەختە سەرهەندێت کەین و بە تایبەتی وەک بەیاننامە یا دیماهی کێژیمە ئاماژە پێدای ئەم جەختە سەرهەندێت کەین و vêtên yasa çaksaziyê ku di berjewendiya hawalatiyan Kurdistanê de bêhte pesendkirin bi zûtirîn dem da û hewlên me hem dihî jî em wek fraksiyon gel serokatiya parlemanî jî me guftugû ser vî babetî kirin ku pêtî vî ev projeyek ku kûmeka destkeftên mêjûyî bi taybetî wekî naverûka wê bi taybetî eger em amaje pê bidin birberkirina به سودمند بون جه اکجار جه بودجای حریم و یا عراق به ریخستنا لیستن شهیدان و زندانیان سیاسی که جه او کسین که شهید نبوینه و گلکش مگلهی سروان لیسته هبوینه به تایبتی به دامزراندنا صندوقا یا خانه نشینی برسگرنا موچین جیر 300,000 هبونه 9,000 ودگر هبونه 120,000 ودگر اف مبلغ ما اینا 300,000 و بیجی اگر شیان دا بیتن ام بگینا 400,000 هر بسا زامن کرنا پاشکفت موچه فرمانبران تضمین کردن هنده که حکومت بشه هر سی روزجار کاراتبین فرمانبر و مشخورین خوب دادن راگرتنا دامزراندنا یا نشرعی به تایبتی بو پلت تایبتا که بی مرج تاتنا دامزراندن و مرجین پیویست با راوشکاری نبون پلن تایبت نبون و هر واسه او پیشمرگین یعنی قهرمان که سردم شاخ دا پلا شایسته یا پیشمرگایتی بو بهتر بخشین و پاکرنا یانجی بجین هلوشاندنا همی او خانه نشینی که نیاسای هاتین انجام دان کومکا دستکفتانه کدوی پروژه دا موچو در مالکان هموان لسری هاوڕا متفقن کە پرۆژە یاسایەکی باشە بۆ ئێستای کوردستان بەڵام قسەکە ئەوەیە لەناو پارلەمانی کوردستان نیەتێک هەیە کە دابنیشن و دووبارە گفتوگۆی لەسەر بکەنەوە و پەسەندی بکەنەوە یاخود نیەتەکە بەو ئاراستەیەیە کە دانیشتنی لەسەر نەکرێت و هەموو شتەکان وەکو پێش پەسەندکردنی پرۆژە یاساکە کە گەڕێنرایەوە ناو پەرلەمان وەکو کاتەی لێبێتەوە و امتیازاتی بەتایبەت پارلەمانتاران لە شوێنی خۆی بمێنێتەوە. گاهی یادگار من آماژه پیدا که پارلمان کردستان یا آماده کاریا با هندیت که جوینا ناآسایی درباره بهتر کردن گفتگوی که وکیلی مدگل سروکات یا پارلمانی ها با ابروکه کمبونه که یا راوش کارید گل سروکت فراکسیون هاتی انجام دان وکی از آگهدار جوینا صبحی دل لجنا دارایی و لجنا یاسایی یا تاتینا راست پاردن با هنده که و او سر او مادت که جلای دستا سروکاتی یا پارلمانی هاتینا رد کردن گفتگو سر بگن و بگه نسیقه که یا نهایی که همی فراکسیون سر رک بکون و اکشن بیا داهاتو جدیسا سروکت فراکسیونات گل
سرکاتیا پارلمانی کمبونکا راوشکاری دیکن و تا پارلمانی آماده کاریات که یه حول دانات کتن که بزودترین دم او جوین بهتر کرن اوه سر رای هنده که من آماجه پیدا وک فراکسیون و پارتیجی امجاقت سر هندید کن ویدن اف پروژه بهتر تپراندن و پسند کرن و ام هیچ بهانه که جین کنا بینیم به تایبتی پشی بارز جناب سروک حکومت بارز نجیوان بارزانی اعلان کردین که پاشکفت موچه بهنده که نمینیدن به تیوی پارلمان یا سا یا چاکسازی پسند بکتن نها او توپ یا صاحب پارلمانی دا پارلمانی هیچ بیانویک نهال بر دستانینه که وی پروژه پسند نکتن یه بردم تاقی کرنه که یا میجوی داشت بر هنده همی حول دانت خوده کن فراکسیون دیتر بگهین سیاقه کنی هایی به هنده به تایبتی افرو که 4 رأی جواز هبون که یادگار به تایبتی سرماده 3 که هندید گل هنده بون که او ماده بهتا حل گرتن هندید گل هنده بون که قانون یا ایگرتی یا عراق بهتا انفاس کرن باشه که فراکسیون دیتر جید گل هنده بون که یاسه که تایبت بهتا دانان بو تایبت و پارلمانی و مؤسسه پارلمانی ام گل هنده اینه که انفاز قانون یا عراق بهتا قانون موحد یا عراقی بهتا کرن بله دیسا قبل هندی اکو انگل فراکسیون دیتر جی بگین سیاقه کنی هایی لیوک فراکسیون ام پالپشتیا قانون موحده اتحادیت کن. سپاس تکم آمینه خان بگومان من دیم اولاد کجال خان بیم اولای جنابتان آمینه خان ل چوارچوی قسەکانی ئاماژەی بە خاڵە ئیجابی و ئەرێنیەکانی ناو پرۆژە یاساکەدا و ئەوەی بەلای منەوە مەبەست بووتی پارلەمان هیچ بیانوویەکی نییە بۆ ئەوەی ئەم پرۆژە یاسایە پەسەند نەکات و تێی نەپەڕێنێ. من ئەمەوێت زۆر بەڕاشکاوی پێم بڵێ ترسێکەیە لە ناو هاوڵاتیان و ئەوانەی چاودێری ئەو پرۆژە یاسایەکەن ئەڵێن گوایە لە ناو پەرلەمان نیەتێکەیە کە ئەو پرۆژە یاسایە گفتوگۆی لەسەر نەکرێتەوە و جارێکی تر پەسەند نەکرێتەوە. شتی وا هەیە ئایا هەموو فراکسیۆنەکان هاوڕان لەسەرەوەی ئەم پرۆژە یاسایە تێپەڕێن و زیاتر لە 100 میلیارد دینار بۆ دارایی گشتی و خەزێنەی دەوڵەت کە لە کۆتایی یا پاشەکەوتی موچەی پێکۆتایی بێنرێت بگەڕێتەوە؟ بەڵێ کاگیادگار ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتو لە بەرواری 25 چوار داواکاریەکمان ئاراستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کرد بە سەرپەرشتی فراکسیۆنی یەکگرتوی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان و بەواژووی سەرجەم پەرلەمانتاری هەموو فراکسیۆنەکان 25 چوار ئێمە داواکاریەکمان ئاراستەی سەرۆکاتی پەرلەمان کرد کەوا 25 سێ ببورن بە زووترین کات کۆبوونەوەیکی نائاسایی ئەنجام بدرێتن. لەو داواکاریی فراکسیۆن کە بە سەرپەرشتی فراکسیۆنی ئێمە بووە سەرجەم فراکسیۆنە جیاوازیەکانی ناو پەرلەمانی کوردستان واژویان لەسەر کۆ کردەوە چونکە بە پێی پەیڕە و یەک لە سەرچاری پەرلەمانتاران دەتوانن لە کاتی کە پەرلەمان لە پشووی تەشریعیدایە بۆ بابەتێکی تایبەت داوای کۆبوونەوەیکی نائاسایی بکەن. ئێمە ئەو داوایەمان لە بەرواری 25 سێ ئاراستەی سەرۆکاتی پەرلەمان کردیا و بە دوواداچوونیش بە ئەو داوای خۆمان دەکەی ئەوەی ئێمە ئاگادارین ئەگەر پەرلەمان نیەتێکی هەبی ئەم جارە پرۆژەی چاکسازی و ئەنجامدانی ساکسازی بە ئاراستەیەکی کەی نادیار ببات ئەوە بەڕاستی خراپ دەکات چونکە وەکو ئاگامان لێبوو هەموو ئەو ناڕزایەتیانەی کەوا خەڵکیش بێ ئومێد بوو متمانەش لە نێوان وەکو دەڵی پەرلەمان و حکومەت و پەرلەمان هاوڵاتی و پەرلەمان کە پرۆژە چاکسازیەکە پەسەند نەکرا بۆیە ئەم پرۆژەیە ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتو هەر لە زۆرشەوە داوامان کردکەوە یاسای قانونی عێراقی موحەدی ژمارە 2014 ئینفاز بکرێت لە ناو هۆڵی کۆبوونەوەش لە کاتی پەسەندکردنی ئەم یاسایمان لێ کردیە. ئەندامی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستانن و تەمسیلی فراکسیۆنی یەکگرتووەکەن لەم بەرنامەیە بە شێوەیەک لە شێوەکان. ئامینە خان ئەندامی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە و تەمسیلی ئەوانەکە. ئامینە خان ئەڵێت هیچ بیانوویەکی نییە پەرلەمان کام ئەم پرۆژە یاسایە پەسەند نەکا. ئێوە شەڵێن داوامان کردووە کە دانیشتنی ئاسایی لەسەر بکرێت کەواتە ئەمە دوو فراکسیۆنەکانی تریش هێندەی ئێوە دەمی ئەوانتان تاقی کرد بێتەوە هەستەکەن هاوڕای ئێوەن و لەگەڵەوەن ئەم پرۆژە یاسایە پەسەند بکرێت؟ خۆی کاگیادگار ئێمە کە ئەو پرۆژە کە ئەو کۆبوونەوە ئاساییەمان کردەبی 28 پەرلەمانتار واژووی بکە ئەو داوای ئێمە 29 پەرلەمانتار لە هەموو فراکسیۆنەکان پێکاتەکانی شتێدا واژۆیان کردیا کە هەمومان داوای ئەوە دەکەین کە کۆبوونەوەیکی نائاسایی ئەنجام بدرێت و پرۆژە یاسای چاکسازی هەموار بکرێت. بەڵام ئایا مەسەلەن ئەمن کام مادەم مەبەستە فراکسیۆنەکانی کە کام مادەیان مەبەستە بۆ نمونە ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەو کاتێ ئەو پرۆژە هاتی تێناو پەرلەمانی کوردستان لایەن حکومەتەوە نێردراتەوە ناو پەرلەمان
ئێمە گوتیتمان مادەی سێخانە نیشیکردنی پلە تایبەتەکان وەکو قانونی کە بەواژووی دە پەرلەمانتاریش پرۆژه یاسامان تەقدیم کردیا ئینفازی یاسای قانونی خانەنشینی عراقی بکرێتن و هەروە ئەو مادەیەش کە باز لە خانەنشینی کە ئەوەی کە ئێستا لە پرۆژە یاساکە هاتیە باز لەوە دەکات کە فەرمانبەری گشتی خانەنشینی گشتی مەدەنی و سەربازی بە 300,000 لەوێ تەزبیت کرا بە 300,000 خانەنشین بکرێ ئێمە لەم پرۆژە یاسایە ئەو دوو داواکاریە جەختی لێ دەکەینەوە خانەنشینی پلە تایبەتەکان لەگەڵ خانەنشینی گشتی دەمانەیە بە یاسا ڕێک بخرێ بۆ خانەنشینی گشتی ئێمە دەمانێت بە پەرلەمانتار خانەنشین بکرێت 50 ساڵ بوو و خزمەتی 15 ساڵی هەبوو اینجا خانەنشین بکرێت ئێمە دەمانێت یاسای قانونی عراقی موحد ژمارە 2014 ئینفاز بکرێتن بەڵام بۆیە من لە سەرەتا قسەکانی خۆشم ئاماژەم پێکرد گوتم دەکرا ئەو کۆبوونەوەی سبەی ئەنجام بدرابایە کۆبوونەوە ئاسایی کە دەکرا دوو سبەی ڕۆژی پێشەمە ئەنجخۆ دوو ڕۆژ لەم هەفتەی بەبەردەستی پەرلەمانەوە مایە بەڵام بۆی نزیکترین وەکو بڵێ ڕای جیاوازی زیاتر چووکە بەڕاستی بەداخەوە لە یەکەم جار پەسەندکردنی ئەو پرۆژەکە ئەمە هەر لەگەڵ ئەو دوو مادەیە نەبوون خانەنشینی تایبەتی و خانەنشینی گشتی بە 300,000 ئێمە هەر داوای 400,000 مان کردێ ئێستاش داکۆچی لەسەر دەکەینەوە کە دەبێ خانەنشینی گشتی بە 400,000 بێ پلە تایبەتەکانی شەموار بکرێتەوە ئێمە لەو دوو مادەیە ئەگەر نا کۆی پرۆژەکە لە 180 پرۆژەکە لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە لە بەرژەوەندی موچەخۆراندایە لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان شەیە بۆیە پەرلەمانی کوردستان بە زووترین کات یعنی دەرفەتی دەبێت لە پێشبی لە هەفتەی داهات و لەم دوو سێ ڕۆژە کۆبوونەوەکان لێژنە پەیوەندیدارەکان کۆبوونەوە ڕاوێژکاریەکانی فراکسیۆنەکان لەگەڵ سەرۆکاتی فراکسیۆنەکان چڕ بکاتەوە بگەنە سیغەکی مشتەرەک کەمترین ڕای جیاوازە بێ بۆی کۆبوونە پرۆژە یاساکە دووبارە بێتەوە ناو پەرلەمانی کوردستان و بە کەمترین کات و بە زووترین کات ئەم پرۆژەیە پێویستی بە هەموارکردنەوە هەیە. سوپاس دەکەم کەژاڵ خان. ئامینە خان بێمەوە لای جەنابەت ئاماژەی پێدەمەوە باس لەوە ئەکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانێت کۆتایی بە پاشەکەوت بێنرێت پاشەکەوتی سەپێنراو بەسەر موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستی بە 100 ملیار دینارە و قسە لەسەر ئەوە هەیە کە ئەگەر ئەم پرۆژە یاسایە پەسەند بکرێت و دەرماڵەکان کە 140 ملیار دیناری مانگانەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەرماڵەکانە چێڕێک بخرێتەوە زیاتر لە باس لە 120 ملیار دینارەکرێت کە بۆ خەزێنە و دارایی گشتی و دارایی حکوومەتی هەرێم ئەگەڕێتەوە پێتان وایە ئەگەر پەسەند بکرێت ئەگەری ئەوە هەیە کە سیستمی پاشەکەوت کۆتایی پێ بهێنرێت؟ گایدگار پێش ئەس بەرسەوە پرسیارە جەنابێتە بدەم من هەندێک تێبینی سەر ئاخفتنێت هەواڵە خۆی هێژا کەژاڵخانە هەیە هەلبەتە پێش کۆ فراکسیۆنە یەکگرتو ئیمزای پەرلەمانتارە پێشکەش بگەدەن چارێ مەها دوو پێش و دەستە سەرۆکاتیە پەرلەمانی گەشاندە پەرلەمانی سەردانە دەربەی وڵاتی بگەن بڕیارێک دەرخستبوو کو ئەلان کرد بۆ چەند مادە و برگێک ژێ پرۆژە یاسای چونکی وەک ئەمزانین ئەو دەسەڵاتە بۆ دەسەڵاتن سەرۆکی هەرێمی گۆڕوەی یاسا و مەتەوزیع دەسەڵاتن سەرۆکی هەرێمێگیری پەسەندکردنا یاسای یان ڕەتکردنەوەی هەر بۆ سەرۆکاتیە پەرلەمانیە سەرۆکاتیە پەرلەمانی هەندێک مادە و برگە بە یەتڕاتکردین و داخواست لجنە یاسایی و دارایی کرد بکوت ماوێ 15 ڕۆژەدا راپۆرتە خۆ حاضر بکەن بۆ هەندێک و جوینێکە نەئاسایی سەربێتە ئەنجامدا واتە ئەوە یا تەحسیل حاصلە ئەوە کۆ کەژاڵخان ئاماژە پێدات یعنی نوکە ئەم ناهێن مناقشە سەر هەندێک بکەن سەر کیش مادە کیش فراکسیۆن گەلدایە یان کیش گەلدانینە بەلکو ئەو مادێت کۆ هاتینە ڕەتکردن تەنها مناقشە سەروان مادەدا هێتەکردن کۆ ئامادەکاری بۆ بهێنەکردن و نها مەتبەخێکی هاتیە پێک ئینان دوێتن ڕەیا فراکسیۆنا نێزیکی ئێک بیتن بۆ هەندێک ئەم بشێن بشێوازەکی باش و ڕێکوپێک دەربچینژە پەسەندکردنەوەی یاسایە دەربارەی پرسیارە جەنابێتە هەلبەتە وەکی جەنابێتە ئاماژە پێدای طبعا الگۆر ئەو یاساک و حکوومەتە هەرێمە کوردستان هێنارتی دەربارەی دەرماڵە ئەمزانین هەرێمی گەلک دەرمالێت یەتە نەیاسایی هاتبوونە ڕێخستن بۆ نمونە مەسەلەن
كهرباء اگر برچافر بگیرین هبو سکرتری وزیری در مالت خطوره بهاد بونه دانان گلک جوازی هبو گلوی کسی اوی کوچیتا سر عمودیت کهرباء و جانویت خطر دا خطوره بویجی هبو بریاره که یه خطوره بهاتی نداره خستن یان بو ماموستایا یان بو کرت تندرستی یان بو یعنی همی وظیفه گشتی هندک در مالا نیاسای هاد بونه ریخستن کود و یاسای دا حکومت پروژه هنارد بو داخواست کرد بو ماده که هاد بو ریخستن کود و تن او در مالا نیاسای همی بهنه حلوشاندن به تخمین تتکرن پسند کرنا و یاسای جبجه کرنا و یاسای پتر 100 میلیارد نراده به حکومت هرمایت روانه کردن که حکومت جی دشتن پاشکفت یه موچه نهیلیتن راتبت موچه خورن هرما کردستانی باش بکتن البته یک حالا دیتر جی از آماجه پی بدم باشکرنا روشا جیانا یا حوالاتی و فرمانبرن موچه خورن هرما کردستانی اگجه برنامه کاری ما یک ام حوالدانه بود کن لی دویتن ام گرگ جی واقعیانه تماشای ظروف حکومت هرم کردستان و او کودان و قیران دارایی که هرم روبرو بویه به تایبتی برانبر که سال 2014 عراق شرک سیاسی برینا بوجا و موچه بو هرم کردستان انجام دای هاتنا شر داعش هاتنا آوارا اوی همین زخته که مزن سر حکومت هرم کردستان کر بکو به جان خلکی و فرمانبرن حکومت هرم جی برف کەواتە بە بڕوای ئێوە پەسەندکردنی پرۆژە یاسای چاکسازی لە ئیمتیازات و موچە و دەرماڵەی پلە تایبەتەکان و هەمووان بەگشتی ئەتوانێت کۆتایی بە سیستمی پاشەکەوتی موچە بێنێ لە خیلالی لە ماوەی 2 بۆ 3 مانگدا؟ یادگار نوها درفته کامیجوی یال بردست ما دویتن بهنده که ام یعنی به فروتنا نفته هنارتنا او پاره که حکومت فدرال 317 میلیارد که او دبو مفریکن وانا و امنشین زمانا یا موچه فرمانبر و جان خوشا یا اغوالاتین کردستان موچه خورا بکن بله دویتن ام حوالدان بکن که یعنی چند حوالدانا بگن بزرگترین دم چاکسازیات ناف هرما کردستان دا بگن ایکشوان ریکا اوه که اف یاسا که پارلمانی که حکومت هرم اف پروژه هنار بو ام پسند بگن بشتدواره جبجه کرنه دا دو رشیق کردن و کم کردن هیکلیت یا حکومت شفافیت دهات نفت دا دهات هرما کردستان بهنه ریخستن همی اوتش کوپتیویه دهات نافخوین هرم شفافیت نفته دهات نفته چاکسازی رشخ کردن حکومتی که ببیت هاری کاری کردن کرد کشتو کاله ریکن دیتر یه دز و اینانا یا دهاتی با هرم دویتن ام دست خوب بینی که زمان هبیتن هرمه که اگر هاتو قیران که دیتر وصاحات رو برو برا هرم کردستان و عراق پارن هنا تچانشتن بلگیری مافن هاوراتیان و مشخورن هرم کردستان بگتن بەڵێ سوپاس دەکەم کەژاڵ خان من تقریبا دوو خولەکم ماوە ینی ئەمەوێت کەمتر لە دوو خولەکەکە ڕای جەنابتان بزانم لەسەرەوەی کە ئێوە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان چۆن فشار دروست ئەکەن بۆ ئەوەی بەر لە دەستپێکردنی بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردن لە 15 نیسان پەرلەمان دابنیشێت و هیچ نەبێ گفتوگۆکانی سەبارەت بە پرۆژە یاسای بودجە بگەیەنێ بە ئەنجام. بەبووچنی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان حکوومەت ئێستا بەبێ ئەنجامدانی چاکسازی کە ئێمە لە یەکەم ڕۆژی پەرلەمانەوە تا ئێستا لەگەڵ ئەنجامدانی چاکسازی چەندین پرۆژەشمان ئاراستەی حکوومەت و ئاراستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کرێت کە هەرچی گرنگە هەرچی زووە چاکسازیەکان بکرێ ئەگەر حکوومەت لە سەرتاوە پرۆژە چاکسازیەکانی مە یەک چارێکی لێ جێبەجێ بکرد بە ئێستا نە حکوومەت بەو دۆخە دەکەیش نە حاڵی هاوڵاتیانیش بەو حاڵە دەبوو چونکە حکوومەت بەپێی ئەو داهاتەی کە خۆیان ئێستا باسی دەکەن دەتوانن موچە بەبێ پاشەکە و دابین بکەن بەڵام بەناوی بەهێنانەوەی پاساوی قەرز و کۆمەڵە گبیان و کە بەڕاستی باسی لێوە دەکەن ناتوانێت پاشەکەوت موچە بەبێ پاشەکەوت دابین بکرێت لە بۆ فەرمانبەران ئەوە قسەی حکوومەتە قسەی ئێمە خۆمان نیە و قسەی ڕقەمەکانیش ڕقەمی حکوومەتە حکوومەت ئێستا بە داشکاندنی موچە کە ئەو سیستەمە نوێی موچە چکە بڕیاری پاشەکەوتی موچە ئەوە ماوەی 2 ساڵی زیاتر خاند و سیستەمێک بوو ئێستا بڕیارێکی دیکەیە کە سیستەمی نوێی موچەیە وەکوی دەڵێ ئێستا حکوومەت خاوەنی 3 سیستەمی موچەیە ئێستا 720,000 میلیارد دیناری پێویستە بەو سیستەمە نوێیە موچە دابین بکاتن بە بۆ چونیمە حکوومەت هەر لە ئێستادا دەتوانانی موچەی تەواو بداتە هاوڵاتیان بەڵام
ئێمە لەگەڵ ئەوەدانیا حکوومەت هەرچی زووە بڕیاری پاشەکەوتی موچە هەڵبۆشێنتەوە موچەی تەواو بۆ هاوڵاتیان دابین بکات لە پاڵیشدا هاوتەریب لەگەڵدا چاکسازیەکان ئەنجام بدات چونکە ئەگەر ئەو چاکسازیانەی زووتر ئەنجامدا بە ئێستا ئەم دۆخە وەکو ئاماژەمان پێکرد دروست نەبوو ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتو پرۆژه یاسامان ئاراستی سەرۆکاتی پەرلەمان کردیە بۆ هەڵوەشاندنەوەی بڕیاری ژمارە 64 پاشەکەوتی موچە ئێمە داوامان کردی هەرچی زووە ڕەسید حیسابی ڕقم حیسابی لە بانک کە لەم پرۆژەش جێگای کراتەوە بە زووترین کاتیش دەبی حکوومەت ئیشی لەسەر بکە بۆ ئەوەی دڵنیایی لە بۆ هاوڵاتیان دروست بکرێتن و هەروە ئێمە داواکاریمان کردی و فراکسیۆنەکەی پەرلەمانتاری فراکسیۆنەکەی ئامینە خانیش واژیان لەسەر ئەو داواکاری ئێمە کردیە کە هەرچی زووە پەرلەمانی کوردستان ئێمە هەموو هەوڵەکانی خۆمان لەگەڵ پەرلەمانتاران وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەموو هەوڵەکانی خۆمان هەموو فشارەکان دەخینە و ڕۆڵیشمان بووە کە مەسەلەن ئەو ماوەی کە ناڕەزایەت دەنجی ناڕەزایەتەکان بەرز بووە بە تایبەتی لە هەولێرش و لە دووەکەوە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕۆڵمان لەوە وەکەوە حکوومەتیش بڕیارێکی لەم قۆناغەدا بڕیارێکی بوێری داوە کەوا دەستکاری پاشەکەوتی موچە دەکات بەڵام پێویستە موچەی تەواو بۆ فەرمانبەران دابین کات و ئەو بڕیارێکەوە بڕیاری پاشەکەوتی موچەی بە زووترین کات هەڵبۆشێتەوە بەڵێ بەڵێ ئامینە خان زۆر بە کورتی لە سەرەتای هەفتەی داهاتوو پەرلەمان دائنیشێت بۆی کۆ بێتەوە گفتوگۆ لەسەر و پرۆژە یاسایی بکات زۆر بە کورتی امیدکەم کو پارلمان و فراکسیۆن بشێن سەر سیاقایکە ڕێک بکەون بۆ ئەندێک و جوینە پارلمانی بێتە ئەنجامدان ئەگەر پارلمانتار و فراکسیۆنێت پارلمانی ڕازگونە گەل هاوڵاتیان کوردستان و موچەخورن هەرێما کوردستانی کو دوێن پاشکەفتی موچێ نەمینیدەن دوێت ڕازگۆ بوون گەل خەلکی و پرۆژێ یاسا چاکسازیە پەسەند بگەن ئەگەر نە ڕازگۆنین گەلوی درشمی بەڵێ خاتو ئامینە زیکری پارلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان لە دهۆک زۆر سپاس بۆ کاتی بە ئێمە ببینەران بەخشی هەروەها خاتو کەژاڵ هادی شێروانی پارلەمانتاری یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارلەمانی کوردستان سوپاس بۆ ئێوەش بۆ زانیاریەکان و بۆ کاتی بە ئێمە ببینەرانتان بەخشی ماندوونەبن. بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات سوپاس بۆ هاوکارانم لە سلێمانی لە هەولێر لە دهۆک تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن.